وصلى الله على خير خلقه محمد. جارێکی دیکە سەدر بە هەڵوێستێکی لە ناکاو گۆمی شڵەقاوی سیاسەتی عێراق زیاتر دەشڵەقێنێ و هێرش دەکاتە سەر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق. ڕێبەری ڕەوتی سەدر ڕای دەگەیەنێ شەرمەزاریە سەرۆکۆماری عێراق واژۆ لەسەر یاسای بە تاوان ناساندنی ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل ناکا. ئەو دەڵێ نەنگیە بۆ گەلێک کە سەرۆکەکەی لایەنگری ئاساییکردنەوە بێ و نیشتیمان پەروەر نەبێ. مقتەدا سەدر لە تویتەری خۆی نووسیوێتی جێگەی داخما کە بەرهەم ساڵح لە ڕابردوو ئایندەشدا بۆ پۆستی سەرۆکایەتی کۆمار پاڵێوراوە. ئەو شوێنکەوتەی ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتە. التصويت حلقا بالمجمل تمت الموافقة بإجماع الحاضرين. هەڵوێستا توندەکەی سەدر لە دوای ئەوە دێ مانگێک لەمەوبەر پەرلەمانی عێراق بە زۆرینەی دەنگی 276 پەرلەمانتار ڕۆژە یاسای تایبەت بە قەدەغەی دروستکردنی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل پەسەند کرد. بە پێی پرۆژە یاساکە کە خودی فراکسیۆنەکەی مقتەدا سەدر پێشکەشی کردبوو ڕێگری لە هەموو جۆرە پەیوەندیەک دەکرێت لەگەڵ قەوارەی ئیسرائیل بە هەر شێوەیەک بێ و لەلایەن هەر کەسەوە بێ. سزاکانی یاساکەش بۆ تۆمەتباران لە نێوان بەندکردنی کاتی یان هەتاهەتایی تاوەکو سزای لە سێدارەدانە. ئەسەفی عەلەیک. هەڵوێستی نوێی مقتەدا سەدر لە پرسی سەرۆکۆمار لە کاتێکدایە ناوبراو لە 15 حوزەیرانەوە بە فەرمی کشانەوەی خۆی لە پرۆسەی سیاسی و کشاندنەوەی پەرلەمانتارەکانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاگەیاندووە. چاودێران پێیان وایە ئەم جۆرە لە دەربڕین و ئەم شێوازە لە هەڵوێز وەرگرتن لەلایەن سەدرەوە بەرپاکردنی قۆناغێکی نوێی ناڕەزایەتیەکانە لە عێراق. ئەگەر پێشتر سەدر لە ناو هاوکێشە سیاسیەکاندا بوو بێ و بەشێک بوو بێ لە پارسەنگی سیاسی، ئەوە ئێستا سەرکردەکەی حەنانە لە دەرەوەی ململانیەکانەوە هەڕەشە دەکا و بەردەوامیش بژاردەی بەکارهێنانی شەقامی لە بەردەستدایە. بارودۆخی سیاسی عێراق لە پاش هەڵبژاردنەکانی تشرینی یەکەمی ساڵی ڕابردووەوە ناجێگیرە و تا ئێستا لەنگەری نەگرتووەتەوە. متمانە لە نێوان هێزە سیاسیەکاندا نەماوە و هەمووان باز لەوە دەکەن مەترسی گەورە لە بەردەرگای عێراقە. ئێستاش کە سەدر سەنگەری لە پرۆسەی سیاسی گرتووەتەوە و لە دەرەوەی هاوکێشە سیاسیەکانەوە قسە دەکا، چاوەڕوانی خێر لە دۆخی سیاسی وڵات ناکرێ و پێشبینی دەکرێ هەڵبژاردنێکی دیکەی پێشوەختە کەم زیانترین بژاردەبێ لە بەردەملایەنە عێراقیەکاندا.